وەزارەتی ڕۆشنبیری و هاوبەشەکانماندا و کۆمپانیای فیلمسازە بەڕێزەکان تا ئەمیادا مەزنە بێتە خاڵی وەرچەرخان لە بواری فیلمسازیدا. ئەوەی لە ڕابردوودا پێشکەشمان کردووە کەمترە لە خواستەکان. ئەمانەوێت لە ئایندەدا کاری لەسەر بکەین تا بە بەرهەمی باش و باشترە و بینەوە دیدارکەن. بێگومان بە پشتیوانی ئێوەی ئەزیز. گەورەتان کردی بامەڵێتان دووبارە بەخێر.